ئێستا ئاگدارکرامەوە کە محەممەد ئەحمەد یاریدەدەی ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان لەگەڵمانە. کاک محەممەدەم کاتت باش ئەگەر ئاماژەیەکە یاخود بۆچوونی خۆت بخەیتە ڕوو لەسەر ئەو کارەی لەلایەن وەزیری ناوخۆی هەرێمەوە بەرامبەر وەزیرەکانی بزوتنەوەی گۆڕان کراوە کە داوایان لەکراوە ئامادە نەبن لە دەوامدا و شاری هەولێر چۆڵ بکەن و هەروەها دەربارەی بەیاننامەکەی بزوتنەوەی گۆڕان. لە ڕاستیە ئێمە شەو درەنگ خەبەرمان پێگەی بە فەرمی هێشتا وەکو پێوی مشاوەرەمان نەکردووە لە ناوخۆمانە بەیانی بڕیارە لە ناوخۆمانە مشاوەرە بکەین کە ئەم هەڵوێستە یان بڕیارە نەخوازراوە بە نسبەت ئێمەوە ئێمە دەمێکە ترسی ئەومان هەبوو ئەوەی کە ئێمە پێبینیمان کرد پێشبینیەکانی ئێمە وا دەرچوو ئێمە کە هەوڵی کارزانمانەدا و تەنانەت عیبداریش بووین لەسەری ئەمانەمانە بینی ئێمە لە ڕاستیە ئەمانزانی کە وەزعی هەرێمی کوردستان پێویستە هەموو خەمخۆران هەوڵ بدەن بۆی نەترازێ و ئاڵۆزیەکان زیاد لە حەد گەورە نەبن. بەهەرحاڵ ئێستا ئەوەی کە ڕووی داوە شتێکی نەخوازراوە ئێمە پشت بەخوا هەوڵی خۆمانە دەین و بتبینێ لەگەڵ دۆستەکانمان مشاوەرەکەین لە ناو خۆشمانە مشاوەرەی خۆمانەکەین ئەو کاتە هەوڵەکانمان نەخەینە گەڕ بۆ ئەوەی ڕەوشی هەرێمی کوردستان بێنینەوە سەر حاڵەتی ئاسایی خۆی و نەهێڵین شتێک کە لە بەرەنجامی ئەو ئاڵۆزەی هەرێمی کوردستان دروست بووە ڕوو بدات و نائارامی و ناتەقانگیری سیاسی کە خواستی هەموو دۆستانی ناوخۆ و دەرەوەمانە لە هەرێمەکەمانە دروست بێت و ئەو ناتەقانگیریە سیاسیەی کە ئێستا هەیە بتوانین بگذەرێنین. بەڵێ محەممەد ئەحمەد یاریدەدەری ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان سوپاس بۆ بەشداریکردن لە ڕێگەی هەڵی تەلەفۆن، سوپاس بۆ زانیاریەکەت.